سلاوی خی گەورەتان لێبێ من منسوڵ باسم لە تێک پلسەوە خۆم بە خۆشحاڵ دەزانم وەک چەندین ساڵی ڕابردوو لەلایەن چەناڵی کورد دیڤلۆپەرسەوە ئێمە هەڵبژێردراوین بۆی باشترین موبایلی ساڵ بۆ ساڵی 2023 دیاری بکەین بێگومان کۆمەڵێک موبایل لەم ساڵ دەرچوون و پێشبڕکێ لە نێوان کۆمپانیاکان زۆر بوو وەکو ستافی تێک پلس ئێمە ڕاوێژ لە نێوان خۆمان کردومانەوە و ئایفۆنی 15 پرۆ ماکس ماوەی چەندین مانگە لەلامانەوە ئەزمونمان کردووە بە باشترینی ساڵی هەڵدەبژێرین و ئەوەی وای کردو ئێمە ئەو موبایلە هەڵبژێرین بۆ باشترین ساڵ 2023 کۆمەڵێک تایبەتمەندێکە لەم موبایلە هەیە کە پێویستە ئاماژە پێ بکەم یەکێک لەو تایبەتمەندیانە ئەوەیە کە موبایلەکە خاوەندایەتی لە چارەسەرکەرێکی ئەی پڕۆ دەکات کە چارەسەرکەرێکی بەتوانایە و بناغە کراوە لەسەر 3 نانۆمەتر و هەروەها چارەسەرکەرەکەم وەکو ئەپڵژ ئاماژەی پێدا لە کاتی ناسانی مۆبایلەکە گوتی لە دوای دەرچوونی کۆمەڵێک یاری پلەیستێشن بۆ مۆبایلەکە دێت وە دەتوانین لەسەر مۆبایلەکە بەکاری بێنێت یەکێک لەو یاریانش کە بە خۆشحاڵیەوە دەرچوو و ئێستا پشتگیری لە مۆبایلە دەکات یاری ڕزدن دیڤڵ بوو و هەروەها مۆبایلەکەمان خاوەندارێت لە ڕمای 6.7 ئینچ دەکات لە جۆری سوپەر ڕێتینا XDR ئۆلیت و هەروەها کە توانای نوێبوونەوەی ڕوونماکەمان 1 تا 120 هرتزە و تێکرای ڕۆشنای ڕوونماکەشمان 2000 نیتسە و هەروەها لە ڕووی بیرگەشەوە مۆبایلەکە لە بیرگەی 256 گیگابایت دەست پێ دەکات لە جۆری NVMe و هەروەها لە ڕووی ڕامیشەوە خاوەندارێتی لە ڕامی 6 گیگابایت دەکات لە جۆری LPDDR5 و هەروەها لە ڕووی پاتریشەوە مۆبایلەکەمە خاوەندایەتی لە پاترێک دەکات بە قەبارەت 4441 ملی ئەمپێر کە توانای بارگای بوونەوەکەی 20 واتە و لە ڕووی کامێراشەوە کۆمپانیای ئەپڵ هەم کامێرای پێشەوە هەم کامێرای دواوە گۆڕانکاری زۆر گەورەی تێدا کردووە و مۆبایلەکە ئێستا دەتوانێت تاکو 5 ئۆپتیکال زوومی پێ بکەیت و دەتوانێت تاکو 25 ئەکس زووم بە زوومی دیجیتاڵی زوومی پێ بکەیت و لە ڕووی وێنەشەوە و لە ڕووی گرتە ڤیدیۆشەوە گۆڕانکاری زۆر گەورەی کردووە بێگومان ئەوە تەنیا بۆچوونی ئێمەیە کە باشترینی ساڵ ئایفۆنی 15 پرۆ ماکس بێت بۆی هەیە تۆش مۆبایلێکی 200 دۆلاریت پێ باشترینی ساڵ بێت و ئێمە ئازادین لەوەی چمان پێ باشترینی ساڵەوە تۆش ئازادی چ مۆبایلێکت پێ باشترینی ساڵە بۆ ساڵی 2023 تا ساڵێکی تر لە چەناڵی کورد دیڤلۆپەرس هەڵبژاردەیەکی تر لە باشترینی ساڵ بۆ مۆبایلەکان خواتان لەگەڵ